وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. دوای ئەوەی کە ئێمە لە خێز و کوردەوار و سەربەخۆ داوامان کرد کە دەبێ ئەرتەشە کوردان دروست ببێت و دەبێت ئێمە هەموو ئەرکە خۆمان بخەینە گەڕ بۆ دروستکردنە ئەرتەشە کوردان و هۆ و سەبەبەکەیشی ئەوەسە کە عێراق بەرەوبار و دۆخێکی یەک لا کەرەوە ئەڕوات و ئێمەش بۆ خاتری ئەوەی کە بتوانین جێگەپێک لە وڵاتە خۆمان بۆمان بمێنێتەوە تا بەردەوام بین و هەنگاو ئەو شۆڕەشە بەرامبەرە بە کۆمپانیە دەستکردەکانە نەزامە سوڵتە ببینە بەرەو اتفاقات و ڕووداوگەلێک خەریکە اتفاقەکەوێ کە دەبێت ئێمە تەحلیلیان بکەین. یەک بۆ خاتریەوەی کە خەڵک و ڕای گشتی بزانێت چه خەبەرە. دوو پێشمان گرتبێت بە پرۆپاگاندا و تۆپخانەی پرۆپاگاندای وڵاتان و کەسانێک کە دش بە ڕاستی و حەقیقەتێکن کە خەڵک بیزانێت تا لە پڕێکا خەڵک تووشە غەفڵەت بکەن و لە پڕێکا خەڵک بگرن. بابزانن ئەوانەی بە دکتۆرینە ئیدارەکردنە کۆمەلگاکانە دنیا داڕژیاگەوەیان ئەساسیان لەسەر غافڵ گیرکردنە خەڵکدانیاگە. دەستگاهە پرۆپاگاندایی و میدیایی گەورەترین تۆپخانە و ئیختراعە دنیای مۆدێرنە کە ئەتوانێت توودە و مێگەل دەستەمۆ بکات، سەریان لێ بشێوێنێت، هێزە بڕیاردانیان لێ بسێنێت و لە غەفڵەت بیان هێڵێتەوە. ئەمشەو من محاولە ئەەکەم تۆزێک زیاتر ئەوانەی کە شەوان ڕابردوو باسم کردبوو بیان کەمەوە. ئێمە شاهد بووین دوێکە هادی عامری لە نەمایشتێکا کە کردی هات بۆ کوردەوارە داگیرکریا ببن دەسە کۆرپۆرێشنە یەهودە عێراقی. مەبەستمان لە کۆرپۆرێشن چییە؟ من سەرەتا پێناسەیەک بەم لە دەوڵەت بەو جۆرەی کە پێناسە ئەکرێت دەبێت دەرکەوتنی ڕۆحی قەومیەتێک بێ بە واتای هێگل. هیچ کام لەم دەوڵەتانەی کە لە سەرزەمین و کوردەوارە دروست کردیاگەن دەرکەوتنە ڕۆحە هیچ میلەتێک نییە. ئێوە جاروبار ئەبیسن لەوانەی کە خۆیان بە عێراقی ئەزانن باس لەوەکەن کە ئەم عێراقە هەر لە سەرەتایشەوە بە کێشە دروست بوو و ئەم بەشە لە کوردەوارە کە ناوی یاڵەتە مووسڵ بوو بە زۆر خرایە سەر عێراق و ئەم عێراقە هەر لە دوای ئستعمارە مستەقیمە بریتانیا، پاشان دەوڵەتی نوێنەرە مەلەک فەیسەڵی و پاشان کودتاکەی عەبدولکەریم قاسم تا ئەم دەقیقە دەسەڵات تێیا هیچ گزارشێک لە ڕۆحە میلەتێک نادا، چون میلەتێک مەوجود نییە. هەروواکە گەرتۆرد بێڵ هاتوبووە ئەوێ و کاری عەشیرە سازی و قەبیلە سازی بوو و بە پارەدانە بە سەرۆک عەشیرەکان جۆرێک اتحادی دروست کرده بوو تاتوانی ئەم وڵاتە بەناوە عێراق دروستکە. هەمان کاریشیان لە 2003 دووپات کردەوە. کەواتە ئەوەی کە ئێمە ئەیبینین لەم عێراقە شتێک نییە بەناوە نەتەوەی عێراقی. ئەم نەتەوەی عێراقیە بوونی نییە. لەوانەیە بڕێت دروشم هەبێ چوزانم عێراقی یەکەم پێگەی حەزارەتە جەهان بووگە و چوزانم وەکو کەسایەتێکی سیاسی باس لە شەعب البەتەڵ عێراقی بکەین. بەڵام ئەم عێراقیەتە نەبووگە بە هیچ مەتنێک و تەنیا شتێک کە بەدەستیان و بوو ئوروبە بوو و ئەم ئوروبە پەنتاگیە تەمام وڵاتە عەرەبیەکان ئەگرێتەوە. ئەوەیشیان نەماگە و هیچ معنایەک بە تەنهایی عێراق ناداتەوە ئەگەر ڕابرایەتی ئوروبە نەکا. لەگرا ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئایا بە مؤسسات ئەکریا بە تەنهایی میلەت دروستکەی
بزبر پوڵ و ئەسڵحە و ئیدارە و تربیە و دروستکردنە مێژوویە ساختە و جیل لە دوای جیل بە کۆچاندن و بە بێهەمە چیزکردنیان لە ناوە شارەکانە هەر ئێستا بەرجەستەترین نمونەیان دەوڵەتە یەهودە ئێرانیە و کۆرپۆریشنە ئێرانیە ئەویش تووشە قەیران بووکە. کۆرپۆریشن بە چه مەعنا؟ کۆرپۆریشن بە معنای کۆمپانی گەلە جۆرا و جۆر. ئەمانە کۆمپانین وەکو برانچێ مەکدۆناڵد، وەکو برانچێ ستاربۆکس کە لە تەمامە دنیا برانچیان هەست. ئەمانیشە وەختێ بازاڕە جیهانیان دروست ئەکرد ئەم شعبەگەل و برانچگەلیانە بەسەر مەحدودەیە قەڵەمڕەویە دانیا بە پێش چاوە خۆتان. ئەمە وڵاتە متحدەی ئەمریکا بوو، هات کەسانێکی لە عێراقا کە بێناو بوون ناوداری کردن، پولی پێیاندا، دەسەڵاتی پێیاندا، ئەوان توانیان بەو پوڵە خەڵک لە خۆیان کۆبکەنەوە. تاقم و گروپی چەکداری دروست بوو، ڕئیس عەشیرە دروست بوو، تا ئەمانە لە ژێرە ناوە شتێک کە بەڕواڵەت پێی ئێژن دموکراسی، بەڵام ئەساسی ئەم دموکراسیە لەسەر ئیشتراک و سازانە کۆمەڵێک کەسانێک کە ئینحیسارە پوڵ و زۆریان وارە دەسا بتوانن ئیدعا بکەن کە حکوومەتێکیان هەست بە ناوە حکوومەتی عێراق. بۆیە ئەم عێراق ئیستا بوو بەسەر جێگەی تەڕاتێنە ئەردەن و تورکیە و ئێران و عەرەبستانە سعودی و قەتەر و هەر کەسێک لەو لاوەتێت ئەم عێراق کاتە جێگەی تەڕاتێنە خۆی. بۆ لەبەرەوەی ئەم عێراقە پێکاتکە لە گروپگەلە چەکدار، پێکاتکە لە سەرۆک عەشیرەتە ساختە، پێکاتکە لە عەشیرەیە ساختە و پێکاتکە لە حیزب ساختە کە هیچ کام لەمانە هیچ بنەمایەکی قوڕیان نییە. بۆیە ئەگەڕێنەوە سەر بنە چەقە تەنیا شتێکە هەسیان. بنە چەقە تەنیا شتەکە کە هەسیان چییە؟ شتێکی دوو درێژتر بەناوە ئاین یا فێرقە، تا لەسەر ئەم ئاین و فێرقە و سەکتە بوەستن. ئەوەڵەن تۆ کە قەرارە حکوومەتێ دروستکەی ئیشتیراکی و حکوومەتێ دروستکەی بەسازان، لێرە دەنگە مردم هیچ معنایەکی نییە، هیچ معنایەکی نییە. یانێ تۆ کلکەڕێوی تێلی بەدەمە ئەم مردمە ئەکێشی تەپای سن و قەت دەنگدان لە کاتێکا تۆ هیچ بوارێکی حکوومەت ناڕواتە بەرەو ئیلا ئەوەی کە دەبێ دانیشن و وەکو قوێخا لە بینە خۆتانە حەلیکەن و شتێ بدەن و شتێ بگرن. پس تۆ لەگراوێنی موئەسسات کار ناکە، تۆ نەریتێکی قوڵی حکوومەتی نییە تا ئەم خەڵکە احترامی بۆ دابنێ. مەسەڵەن لەم بریتانیا تۆ کامن لۆت هەست، یعنی قوانینە عورفی. تۆ دەستورت نییە، دەستوری بنیادینە نییە لە بریتانیا، قوانینە عورفیت هەست. بۆ چون بریتانیایەکان بەشێک لە بەها بریتانیایی بوونیان ئەمەسە کە ئەمانە دەستگاه دادیان، دەستگاهێکی بریتانیاییە لە ئێرادە و لە کولتورە فەرهەنگە بریتانیا هات کەسە دەرۆ و سیستەمە حکوومەتیەکەیشان هەروە. ئەمما ئەم سونەتە و ئەم نەریتە لە عێراقا نییە. وەختێ کار کێشیا ئیشتراک و سازان، یعنی لەگرا مردمەکە تڕۆیە، دموکراسی تڕۆیە، موئەسسات تڕۆیە و دەوڵەت تڕۆیە. ئەمە کۆمپانیە و عیدەیەک ئەسڵحە بەدەستی زۆردار لە دەوری یەکتریا کۆبن و کێکە قودرەت بەشەکەن لە بینی یەکتریا، بوجەکە بەشەکەن لە بینی یەکتریا، خەڵکەکە بەشەکەن لە بینی یەکتریا. لەم وەسەتە لەم جەمعیەتە ملیۆنی عێراقە زیاتر لە 190 برسی دواکەوتە و بێخەدەمات کەوتگە و مابەقیەی دەسی لە ناو ئاخۆرێکایە. بابین ئەمە بەڕاستیکەین، بابین بزانم تەڕاتێنە چییە. دەوڵەتە ئێرانی هێز ئەگۆزیت و هادی ئامری ئەڕواتە کوردەوارە داگیرکریاگە لای کۆرپۆریشنە عێراقی و سەردانە ئاغای مەسعودە بارزانیەکە، سەردانە ئەحزابە ترەکە و ئەمانە ئێژن کە بەرەو حەل ئەڕۆین. با بزانین بەرەو حەل ئەڕۆن یانە. بزانین ئەمانە فرد دەمیان لە دەستور و موئەسساتە حکوومەتی ئەدا. با ئێمە بزانین دەستور و موئەسساتە حکوومەتی قەت کاری کردووە لە عێراقا. دەستگاهە قەزا و حقوق
کەس قەت کاری کردووە هەرو شتانەی وای ئەمڕۆ ئاغای موقتەدا سەدر ئێژێتی دەبێ ببێت بە یاسا بڕواتە بەرەو مؤسساتە حکوومەتی بپارێزێت و لە ڕێگەی حقوق و قانون و جێبەجێ بکرێت ئەمانش کە ئاغای موقتەدا سەدر ئێژێتی سوالە ئەوڵە مەسە ئەگەر لە عێراقا دەستگاهە حکوومەتی یاسا دەستوور وە قانون یعنی دەستگاهە حقوق کاری بکردایە ئاغای موقتەدا سەدر ئەیتوانی پارلەمان داخە وە بۆ پارلەمانی داخست ئەگەر دەوڵەتە عێراق دەوڵەتە مؤسسات بووایە ئایا موقتەدا سەدر مەجبور ئەبوو پارلەمانی عێراق داخە تەبیعەتەن دەوڵەتە عێراق دەوڵەتە مؤسسات نییە تەبیعەتەن مؤسسات هیچ زمانەتێکی ئیجراییان نییە مثلا دادگاه عێراق ئیستا حکم بە کامە هێزگەرێکی سێمە حکومەت تەطبیقکە بەکێ بە کامە پۆلیس بە کامە ئینحیسارە خشونەت یا توندوتیژی بەس توندوتیژی لە دەستە حاکمیەتە یا هەر کەسێک بۆ خۆی تاقم و گروپێکی چەکداری هەست کێ ئەتوانێم تەحمیلە ئیرادە بکە کەواتە ئەمانەی چێ بەناوە حکوومەتە قانون چێ بەناوە ئیتارە تەنسیقی وەختێ دەم لە قانون و دەم لە حکوومەت ئەدەن یعنی ئەوەڵەن دەستور زەرفیەتی نییە کە کێشەی وا حەل بکە دوو دەستگاهە قەزا و دەستگاهە دادە عێراق زۆری نییە قدرەتی نییە و ناکارەمەز ناتوانێت کێشەی وا حەلکە دەیەم کێشە یەک ڕێگەی هەست ئەو ڕێگەیشە هەمان شتێکە کە لە سەرەتاوە باسییان کردگە سازان دانیشین بە یەک و بسازین تۆ دوو هەنگاو بەرەو من بێ من هەنگاوێ ئەڕۆمە دواوە دەی ئەگەر ئەمە تەئسیری بوایە لە زەرفە حەڤدە سەڵاڵ ڕابردوو ئەم عێراقە هەموو جارێ لەسەر دروستکردنە کابینەی دەوڵەت مانگ لە پشتە مانگ نەئەچووە ناوە قەیران وەچێتە ناوە قەیران ئەمەی کە حادی عامری ڕوویگە بۆ کوردستان ئایا حادی عامری خەریکە ئیتحاد دروستەکە بەچی بە کامە بەرنامە کوا بەرنامەیە ڕێکەوتنیان تازە کامە بەرنامەیە کە جێبەجێ ئەکرێت ئێستا ئیمزا ئەکرێت بەیانی جێبەجێ ناکرێت زەمانەتی جێبەجێکردنم بەرنامە چییە نە ئاغای حادی عامری نە ئاغای نووری مالیکی نە هیچ کام لەمانەی کە ئێوە ئەیوێنن هیچ بەرنامەیەکیان نییە پس لەگرا بەزن نەمایشە سەر شانۆی تەلەڤیزیۆنە ئێمە یەکتری ئەوێنین و ئێمە واین تەکی یەکتریا و دۆخەکە دروست ئەەکەین دۆخەکە هەر لە ژێر و خەریکە خراپترەوێ درۆکەن عێراق کڵاپسی کردگە عێراق لە بومبەستە سیاسی مطلقە و ئەمە نەفقەت نەتیجەی ئەمڕۆز داهاتووش هەروە ئەبێت ئیمڕۆیش حەلیکەن بە پێشەی لە ناو زەخمە بەرەو داهاتووە و حەل نابێت پس لەگرا دەستورە عێراقی ناکارامەدە یاسای عێراقی ناکارامەدە و جواب ناداتەوە و ئەمما ئەوانەی کە هەموو گرەویان بە یاسای عێراقی بەست بووە فرشتێک لە ناوە ئەم یاسایە فدراڵیە عێراقە جێبەجێ نەکریا ئەوڵن فدراڵی هەر حکوومەتە هەرێمە هیچ شوێتری عێراق فدراڵی نییە هیچ کاناڵێکی ڕسمیە عێراق بە عێراق فدراڵی ناوناوات هیچ کام لەوانەی کەوانە مەرکەزە دان بە فدراڵی نانین طبق دەستورە عێراقی هەرسێ محافزە ئەتوانێ ببێ بە هەرێمێک نە سوننەکان نە محافزەی بەسرە نە شیعەکان هیچ کام نەیان هێشت ببن بە فدراڵی تا ئەم دەقیقەیشە هێزە ئەحزابە پارتی و یەکێتی بە عنوانە میلیشیایە غیرە قانونی بەشێک نیەن لە وزارەتە دفاع عێراق تا ئەم دەقیقەیشە هیچ کام لە مؤسساتێک کە دەستورە فدراڵی بپارێزێت تا ئەم دەقیقەیشە لە عێراق مەوجود نییە
ئەی ئەمانە خەریکی چین، خەریکن چ نەمایشێکەکەن. ئاغای مقتەدا سەدر ئێژێ با بڕۆینەوە انتخاباتە مکەبرە بکەین، انتخاباتە تازە. خب ئاغای سەدر، ئێوە انتخابتان کرد، انتخاباتتان کرد، تۆ 73 کورسیت لە پارلەمانە هاورد، ئیتارە تەنسیقی وتی ئەم انتخاباتە تەزویری تیا کریاگە، ڕێپێوانی کرد، مانی گرت و دۆسیەی بردە دادگاهە فدراڵی و حتا پێشی بە انتخاببوونی سەرۆکۆمار کە ئاغای زێباری بێ گرت و ئاغای زێباری بە عنوانە مفسدە اقتصادی ناساند. لەگرا کێشە چییە؟ لەگرا کێشە ئەوە نییە تۆ جارێکی تر بڕۆیتۆ ناو انتخابات، ئەم جارە بڕۆم ناوی انتخابات ئاغای مقتەدا سەدر کورسیەکی فرە زیاتر لەوەی پێشووتر تێری. بەڵام کڵاپسەکە وا لەکوێ؟ وا لە ئەوەی کە ئاغای نووری مالکی و ئەو ئیتارە تەنسیقیە وەکو قەیس خەزعەلی وەکو بەشێک لە حەشد و شەعبی و ئەمانە ناچنە ژێرەبارە نەتیجەی انتخابات، ناچنە ژێرەبارە نەتیجەی انتخابات. گیرە مقتەدا سەدر 200 کورسی پارلەمان بێرێ، هەر دەبێت بە چەکال بکرێ، یا دەبێ ئەمانە هەتایە عێراق بەم جۆرە ببەنەبەرەوە وە کەرتتری بکەن، یا دەبێ یەکێکیان بەسەر ما بەقیەوە زاڵ بێ. دەوڵەتی ئێرانی ئمڕۆ ئەگەر پەلەقاژە ئەکا مقتەدا سەدر بباتە دواوە، دوو هۆی هەست. هۆی ئەوە ئەگەر ئاغای مقتەدا سەدر بتوانێ ئەم کارە بکات، نەک ئەبێ بە ڕەحبەرە عێراق، ئەبێ بە ڕەحبەرە شیعەیان جەهان. بۆیە مەقامە وەلایەتە فەقیهە شیعەیان جەهان هەم لە عەلیە خامنەیی و هەم لە مشتەبای کوڕی یا جێنشینەکەی عەلی خامنەیە سێنێتەوە. نوکتەی دووەم، یەکێک لە ستونگەلە ئێرانیەت تەشەیوعە. ئەو ناسیۆنالیزمە ئێرانیە دوو ستونی هەست، دینیاری و شەهریاری. یەکێکیان دینە و ئەو دینە تەشەیوعە، مەزهەبە شیعەس. ئاغای مقتەدا سەدر عەرەب بە خانشێکی و خوێندنەوەیەکی جودا لە تەشەیوع، کە تەشەیوع ئەباتەوە ناوە کاناڵە ئیسلام، نزیکتری ئەکاتەوە لە ئەهلە تەسەنن، کرۆکە ناسیۆنالیزمە ئێرانی ئەشکێنێت و ناسیۆنالیزمە ئێرانی هەمان فەشەلیەت تێرێ کە عێراقی سەواتیە. کەواتە بازیەکی ئاسان نییە، بازیەکە گرەی خواردەسە ناو یەکتری. دەوڵەتە ئێران دخاڵەت بکا بەر عەلەیهە مقتەدا سەدر، ئاگرەکەی ئەکەوێتە ماڵە خۆی. ئەگرا سووریە نییە، عێراق سووریە نییە و دەوڵەتە ئێرانی کەمی فەساد نەکردگە. دەوڵەتە ئێرانی جوانەکانە 57 بەدەستەوە نییە فڕیان باتە سەر مەیدانەمین. مشتێ برۆ قەیتانی سوژەیە فاسد بێئومێد خۆپەرستی هەست. شەڕیوە ناکەن، ئاگرەکەیش بکەوێتە ئەودی و ئێران بەدەستیەوە نجاتی ناوێت. لەزا مەحلەکەیەک دەسی پێکردگە، هەم سەر دەوڵەتە ئێرانی تیا ئەوات، هەم ئەوانەی هەرێم هەتایە مەرگە سیاسیان کرد و هیکە لە سیاسیان مرد. پس ئیستە من کۆیەکەمەوە، لە عێراق شتێ بەناو مؤسسات نییە. لە عێراق دەستور کار ناکە، حقوق و قانونیش کار ناکە، چون حقوق و قانون هیچ زمانەتێکی ئیجراییان نییە. شاید بۆ تاکێک، بۆ کەسێکی بێهێز زۆری بوێت، بەڵام بۆ کەسێکی هێزدار نێسی، ئەو زۆرەی نییە و حەجێک نابڕێ. ئەگەر دەستور و یاسا
ئەگەر دەستور و یاسا وە قانون کاریان بکردایە موقتەدا سەدر کاری نەیەکی شابەوەی کە خەڵک بێرێتە دەرەوە و پارلەمان داخە. ئەگەر بڕۆن بەرەو هەڵبژاردن نەتیجەی هەڵبژاردن قبول ناکرێ هیچ زەمانەتی نییە هیچ ڕێگەی نییە ئیلا ئەوەی کە یەکێکیان نمایش قدرەتە مردمی بکات و تەنیا یەک ڕێگەی هەست ئەم هەڵبژاردنە موقتەدا سەدر کورسیەکانی زیاتر کات خەڵکێکی فرەتر بواتە پشتەخۆی ئەو جار واردە فازە مسلحان ئەوێ ئەو جار یا ڕقیبەکانە بەرامبەری ئەترسن وواردە مەیدانە ناون یا تێن و ئەمجار نەک تەکە هێزە نظامی موقتەدا سەدرا تەکە مردمی شاڕوبڕوەون تەکە مردمە عێراق. بێجگە لەمە یەک ڕێگەی تر هەست ئەم فەسادە ئیجماع فەساد بەردەوام بێت و دووبارە لەگەڵ یەکتریا ڕێکەون ئیمکانی نییە. لەگەڵ یەکتریا ڕێکەوتن ئەوڵەن سوخرەکردنە بە شتێک بەناو دیموکراسی وا شەو ڕۆژێ من لە دەمە ئەمانە ئیبیسین سوخرەکردنە بەم خەڵکە خەڵک بە مەزهەلەکردنە. یعنی چی تۆ کورسیەکە بوێ دە کورسی بوێ ئەوەی ئەسازیت چون چەکە هەز چۆن ئەسازی هەروە لە خۆتو ئەمە چییە؟ ئەمە دەوڵەتە کناراوە ئەمە چییە؟ خانێک پان بوو گەسۆ لە نەفت سەریان تێکردگە خەریکن لێ ئەدزن دێمە ڕۆژی تەواو ئەوێ خۆ ئەم بەزمە ڕۆژی تەواو ئەوێ یەکێک زیاتر ئەدزێ زیاتری گەرەکە کە ئێستا گەی گەسە ئەمە. پس ئەوەی ئێوە لە حادی عامری دیتان حەچێکی تیانە حەچێکیشی تیا بەسەر نییە حەچیش ناوەڕێت حەچیش ناکەن چون ئەگەر ئیمڕۆیش ڕێکەون 6 مانگی تر ئەقلیشێتەوە ساڵێکی تر ئەقلیشێتەوە. ئەمە حاڵە مردمە عێراقە وەزعیەت عدەم استقرار وەزعیەتێک کە بەیانیان مشەخەس نییە معلوم نییە کێ تێت کێ ئەڕوات ئاخوم ساڵێتر دەوراون و کێ بۆ کێ شاو نشین بۆ کێ ڕەنجەڕۆ بۆ هیچ استقرارێکی دیانیە عێراق. زەمانەتە پاراستنە ئەو بەشەی کەوا لە ژێرە دەسە مردمە ئێمە کوردەوارە داگیرکریاگە بن دەستە کۆرپۆرێشنی یەهودە عێراقی و ئەو ناوچانەی کە هەنووز لەلایەنە مردمە ئێمە بە بەشێک لە خاکە کوردەوارە داگیرکریاگە بن دەسە کۆرپۆرێشنی عێراقی زانن نهاتکە سەرە هەرێمە کوردستان. ئەمە پێویستی بە هیمەتی مردم هەست پێویستی بە خوێندنەوەی دروست هەست پێویستی بە هیمەتکردن هەست و یەک بار بۆ هەمیشە تۆ بتوانیت لەم وەزعیەتە بشێو کە بیتە دەرەوە. هەلەکە زۆر لەبارە دەوڵەتە ئێران سەرەڕای هاش و هوشێکە ئەیکا خۆی تووشی بوحران و قەیرانە جێنشینیە. دەوڵەتە ئێران خەریکە نەمایشدانە تێکچوونە ئەوزاع بەغال لە تارانیش لێیان تێکەچێ خراپ لێیان تێکەچێ. ئەوەسەکە ئەو تەڕاتێنە ناتوانێت بکات لە سلێمانی و لە هەولێرا ناتوانێت بیکات بیکات ئاگرەکە خۆی یەگرێتەوە. دەبێ خۆمان ئامادە و تەیارکەین بۆ ئەگەرە قڕیشانەوەی وەزعەکە ئیستە بێت 4 مانگی تر بێت ساڵێکی تر بێت ئەمە اتفاقاکەفێ. عێراق هیچ ڕێگە حەلێکی نییە ئیلا ئیجماعی فەساد نە ڕێگەی قانونی هەست و نە ڕێگەی دەستوری هەست ئیلا ئەوەی کە مفسدین لە دەوری یەکتریا شلیکەن بۆ یەکتری دەی وەزعیەتەکە گەی گەسە جێگەیەک کە ناتوانن بۆ یەکتری شتکەن دەبێت لە یە جێگەیەک هەفتەقێتەوە و حتمما دەرەنجامەکەی شەڕ یەکلایی یەکاتەوە.
حتا بڕواتە پێشەوە فەزا ڕەدیکاڵترەوێت، حتا بڕواتە پێشەوە دانەکان زیاتر لە یەکتری چێڕەکرێنەوە، حتا بڕواتە پێشەوە ئەم بە شوێنە بەهانە ئەگەڕێت لە ئەوە کە غەفڵەتێکی تیا بوێنێت و دەستێکی لێ بۆشێنێت. دیسانەوە تکراریەکەمەوە، عێراق هیچ حەلێکی دەستوری و قانونی نییە. لە عێراق مؤسسات معنایان نییە بۆ هیچ کەس مؤسسات معنای نییە، بەس بۆ خەڵکە فەقیرەکە هەیەتی. ئەمانەیش کە گەیشتون بەم ئاستە موقتدا سەدر کە گەییگە بەگرا بە مێژوویەک تێپەڕیگە، بۆیە ئیعلام ئەکا ئیتر دانووسان ناکەم، ئیتر لەگەڵ فاسدە دانانیشم، چون ئەبێت بە هەمان قەوانە کۆنەکە 6 مانگی تر دەبێت ئەم مەسیرە دووبارە بڕوات، 1 ساڵی تر دەبێت ئەم مەسیرە دیسانەوە بڕوات. ئەم عێراقە وا بەردەوام ئەبێت کە تێیا فەساد حاکم بێ، کە تێیا تەوازونە گەندەڵی هەبێ. ئەگەر تەوازونە گەندەڵی نەبێ عێراق ئەقلیشێتەوە و وای لێتێ. لە جێگەیە کایشێ ئیدەیەک کە گەرەکیانە زۆر بگرن بێن خواستێکی گشتی هەڵبگرن تا بتوانن لە کەمینەیە کە هەن نوێنەرایەتی زۆری نەبکەن. زان کاکەیان وەختی ئێمە تێینە سەر ئەوەی کە ئەڵێن خەڵک شتێکی یەکدەست نییە. ئایستا ئێمەژین ئێمە کوردین، چون پێناسەیەکمان نییە، ئەڵبەتە ئێمە لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ پێناسەی کوردمان کردە، کوردیەتمان پێناسە کردگە، بۆیە ئێمەین شەڕە ئێرانیەت ئەتوانین بکەین، شەڕە ئیدۆلۆژیەکان ئەتوانین بکەین. بەڵام چون ئەمە نەگەیگە بە گوێی هەموو کەسێ لەم سەرزەمینەوە، ئەمە دام و دەستگای گەرەکە ئەبزارەمە دیگەرەکە میدیایە پڕقدرەتی گەرەکە تا بیگەێنێ بە گوێی تەکتەکە خەڵکەم سەرزەمینە و مؤسساتە مادی گەرەکە تا بتوانێت زۆر و بۆری مردم ئاشنا بکات بەمە، وردە ئێمە خەریکین ئەچینە پێشەوە. بەڵام تۆ وەختی ئێژی خەڵک، ئەم خەڵکە هیچ پەیوەندیەکی پێکەوە نییە، ئەم خەڵکە هەر کەسێک و تاکێکە و جۆری فکرەکاتەوە، بۆیە تۆ هیچ وەخت ناتوانانی ئیجماع لە ناوە خەڵکا دروستکەی. لە گراسە کە پۆپۆلیزم بەکارتێت لەلایەنە سیاسەتمەدارانەوە. پۆپۆلیزم ئەڕوات چی ئەگرێت؟ ئەڕوات ئەو خواستەی وە هەمووی مردم ئەگرێتەوە ئەیگرێت تا بتوانێت بە قۆستنەوەی ئەو خواستە بۆ یەکجار لە ژێرە خواستێکە کە خواستە هەمویانە شتێک بێرێتە دەرەوە بەناوە هەیکەلە گشتیە مردم. ئەو خواستە ئێستا لە عێراق چییە؟ ئەو خواستە لە عێراق لە بینبردنە گەندەڵیە، بۆ ئەو خەڵکە خەریکە لە ژیان ڕۆژانەی خۆیە، لە بێکاریە، لە بێکارەباییە، لە نەبوونە خەدەماتە سەرەتایی. یعنی ڕێک ئێژی یەکێک لە وڵاتەکانی وەسەتی بیابانی ئەفریقای عێراق. ئاوی نییە، کارەبای نییە، خەدەماتی نییە، هەلیکاری نییە، خەڵکەکە فەقیرن، خەڵکەکە بێسەوادن، خەڵکەکە وە پەراوێز خریاگن، خەڵکەکە هاڕیاگن. یەک خواستەس بەناوە وەستانەوە لە بەرامبەرە گەندەڵیە. ورد و درس ئەم خەڵکە عێراق هەگرێتەوە. موقتەدا سەدر ئەمەی گرکە سەدەسەوە وە لەحزە لەگەڵ یا بازیەکە، بۆی دائیرەی پەیوەستبوونە خەڵک پێی زیاترەوێت، حتا زیاتر بیباتە بەرەو دائیرەی پەیوەستبوونە خەڵک بە موقتەدا سەدر زیاترەوێت. بۆیە موقتەدا سەدر لەگدا توانی یێسی خۆی لە جەریانێکی سەکت و فرقەیی بەناوە تەیارە سەدری دەربێرێ. ئەگەر گوێ بگرن لە ڕێپەیوانەکانی نێژن کاکە، ئەمە تەیارە سەدری بە تەنهایی نییە و ئەسڵن تەیارە سەدری نییە. ئەمە مبارزە لەگەڵ فەسادە، ئەمە ئینقلابە بەرەو ئیسڵاح، ئەمە ئینقلابە عاشوراس. خەڵکەکە وا ئیژێت
و خەریکن بەرەبەرە ئەمە ئەکەن بە شیعاری گشتی. ئەم نەمایشانەی وا جەریانات گەلێ بەناوە ئەحزابی عێراقی دەن گشتی درۆست، گشتی تڕۆس، حەجی تیا نییە خەڵکی نەما بزانن. دادەی هادی عامری بەرنامەیە کە هاوردبووی چییە؟ ئادەی پارتی دموکراتی کوردستانی عێراق بەرنامەکەی هادی عامری ڕووکە. دادەی یەکگرتووی ئیسلامی ڕوویکە ئەگەر ڕازەکەن. ئەمە کام چاو پێکەوتنەوە پەلەپەل کاورا لە بەغاتێتەوێ ئیلا نەمایش سەر شان و نەبێت وەگەرێکی بێت مقتدا سەدر بتۆقێنێ. مقتدا سەدر و ئەمسالە مقتدا سەدر بە من ناتۆقێن، خەڵکە عێراقیش بە من ناتۆقێت. و ئێمەش نایەڵێن ئێوە خۆڵکە نەچاوە خەڵکینە. عێراق بەم شێوەی تا ئیستە بوو ئیتر بەردەوام نابێت. حکوومەتە هەرێم و ئەحزابە کارگێرە پۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆنە حکوومەتە هەرێم تووشم مەرگە سیاسی بوون. بۆ خاتریوی تێبگەین لە مەرگە سیاسی بزانن منە ئینسان ژیانێکی تەبیعیم هەز پاش 70-80 ساڵ ئەو لەشە لە کار ئەکەوێت و ئەمرم. بەڵام ئەگەر منێ کە ئینسان بم لە پۆزیشنی یا لە مۆقعیەتێکا دامنێن، مەسەڵەن بم بە پادشاه، ببم بە کینگ بە قەوڵی ئینگلیسیەکان، لەگرا پەیمان هیچ کارەس کینگ مهمە. جا بۆ خاترەوەی لەمە تێبگەین ئەها کەسێ هەڵەسێ ئەڕوا پاشایەک ئەکوژێت، خۆ فکر ناکاتەوە کە ئەگەر ئەم پاشا بکوژێت نائیبی نییە، کوڕی نییە، کەنیشکی نییە جێگەی بگرێتەوە. بەڵام بۆ ئەیکوژێ لەبەر ئەوەی گەرەکی یەک پەیام بەهەنێرێ. ئێوە ئەگەر فیلمە ئوروپاییەکان تەماشا بکەن وەختی پادشاه مردگە و یخەنە ناوە تابوتەکە بیوەن بیسراوێنن ئێژن لانگ لیڤە کینگ، یعنی پادشاه نامرێ. بزانە ئێوە ئەدەبیاتێکتان هەست گشتان ئەمیانە لە تەشەیوع گرکەوە لە دەوڵەتە ئێرانی گرتگە شەهید نامرێ. شەهید نامرێ یعنی چی؟ خۆمێنی وەختی خۆی وتی ملەتی کە شەهادەت دارد زلت نەدارد. ملەتێک کە شەهادەتی هەست زلەتی نییە. وەختی ئێژی شەهید نامرێت معنای هەست، معناکەی ئەمەسە تا کەسانێک بوون کە ئامادە بوون لە پێناوە هەدەفێکی خاسا بمرن زلت دروست نابێت. لذا شەهادەت و ئیسارگەری و لە خۆ بردووی نامرێ لە ناو ئێمە. ئەو بۆ مەعنا نییە ئەحمە نەمردگە، ئەحمە مردگە فەوتیا چوو. چی لە ناوە کووردا نامرێ وەختی ئێژن شەهید نامرێ؟ یعنی لە ناوە کووردا گیانبازی، گیانبەختکردن، خۆبەخشین و گیانبەخشین نامرێت. مەبەستەکە ئەوەیە. ڕاستە ئیستا شتێکەیە بە ناوی پارلەمان و پارتی و یەکێتی، بەڵام ئەمانە بە دەستوری عێراقی و معنایان پیا کرد بە بوجەکە و بە کۆنتڕۆڵەکە کردبوویان. لە عێراقا دەستور کار ناکە، لە عێراقا شتێ بە ناوی دەموکراسی نییە، لە عێراقا مؤسسات نییە، هیچ کامی نییە. و ئەمانە تا زمانێک کە هەموو بازیگەران و کایەکەران ناو ساحەی سیاسی لە یەک ئاستا بوون، ئەیان توانی بەردەوام بن. ئیستا ئاستەکە ترازاوە، چه بەبارە نوری مالیکی وێت ئەگەر مقتدا سەدریش بخەسێت تەیارە نوری مالیکی هەمان کارەکە کە مقتدا سەدرێکە. لەگرا یەک شت مهمە، نە مقتدا سەدر مهمە نە نوری مالیکی. حکوومەتی دەسەڵاتداری بتەوی یەکدەستی بەهێزی مەرکەزی لەگرا کێشەکە مەسە تا تۆ بفهمی نە مقتدا مهمە نە نوری مالیکی. ئەوەی کە تای تەرازوو ئەوە نە قرس بێ لایەک بەرز ما بەقیە بەرز و کاتۆ یا نوری مالیکی بێ یا مقتدا سەدر بێ. حکوومەتە هەرێم تەواو پارتی و یەکێتی مەرگە سیاسیان کرد.
مردن تەواو. ئەمەیشی گشتی بازیەوەیکەن نمایشە ڕۆژێکی تر. ئەمە وەسە هەیکەلە مام جەلال وا فەوتی کرد و بردوویانە ژێرە دەستگا. دڵەکە لێ ئەدا، مەغزەکە کاری نەکرد. ئۆرگانەکان زێنە بوون، بەڵام مام جەلال مردبوو. ڕایان گرت ئەو ڕۆژەی کە دەبوایە ئەلامیان کردایە وتیان مام جەلال فەوتی کرد. دەستکاکانیان لێ کێشاوە. حکوومەتە هەرێم مەرگی کردگە، مەرگە سیاسی کردگە تەواو. قەیرانە عێراقیش وەم ئاسانیە حەل ناوێت، ئەسڵەن حەل ناوێت. عێراق قەیراناویە، قەیرانێکی بنەڕەتی هەست و ئەم قەیرانە بنەڕەتیە ئمڕۆوێ دەقلیشێتەوە، 5 ساڵی تر وێ قلیشێتەوە. جا ئەوانەی کە پارە و پولیان هەست دەرەچن، ئەمێنێتەوە خەڵکەکە. ئەوانەی وا لە ناو پارتی وێکێتیا کار بەدەست وگن ئەندام وگن، ئەوانەی واوانە ناو هێزە پێشمەرگەی ئەمانە و دەرەجات و نەجمیان گرتگە ئەوەی لە عێراقە دەسەڵات بگرێت تەمامی ئەمانە تەقاعودەکە ئەگەر نەیان کوژێت، چون باوەڕی پێیان نییە. دەریانەکە لە کارەکە باوەڕی پێیان نییە. هەر لە سەرەتایشۆ ئەمانە میلیشیا بگون و هێز نەوگن، بەشێک لە هێزە دفاع عێراقی نەوگن. لذا هیچ دەسەڵاتدارێکی بەغا ئەمانە تەحمل ناکە. من ئەمە بۆ ئێژم بۆ ئەوانەی وا ئمڕۆ نانیان بە پارتی بوون و یەکێتی بوون و بەسریاگەس و خۆیشیان ئەزانن هیچیتیا بەسەر نییە، بەڵام $1000 و $500 گرتوونی. با بزانی پارتی بەیەکێتی ئەڕۆن. تۆ ئەمێنیت و خۆت، تۆ ئەمێنیت و عێراق تازە، تۆ ئەمێنیت و فراغ، تۆ ئەمێنیت و شکست، تۆ ئەمێنیت و تەعەدا. تەواوی ئەوانەی لە ژێرە ناوە پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی ئەیلول و بندیوارانە و چوزانم بنەماڵەی شەهید و بنەماڵەی ئەنفال پاراگرن، ئەم پارانە لەم ڕۆژانە تەواو ئەوێ. و ئەم بنەماڵەی شەهید و ئەنفال و هەڵەبجە و پێشمەرگەی کۆن و دێرین یەکجار تاوانێکی سەختە بێت و ئەبێ بە تاوان. ئەڵبەتە لەوانەیە ئێمە ئەمڕۆ هەستی پێ نەکەین، بەڵام لە پرۆسەیەکی 5 ساڵە بڕواتە بەرەو، لە پرۆسەیەکی 5 ساڵە وەکو بۆقە فەڕەنسەویەکان وەردە تیا بکوڕی. پس من کۆی بەحسەکەیم شۆکەوەکەمەوە هات بەسەر ئەوەی کە وتم لە عێراق مؤسسات کار ناکا، دەستور زەرفیەتی حەلی اختلافاتی نییە، قانون قدرەتی نییە، هێزی نییە. بۆیە ئەگەر مقتەدا سەدر بە 73 کورسیوە مؤسسات عێراقی کاری بکردایە، بە مؤسسات عێراقی دەوڵەتی تشکیلدا بوو و نیاتە خۆی بردبووە بەرەو. پێویستی نەکرد خەڵک بێرێتە خیابان، کاری نەکرد بۆ یام کاری کرد. ئیستەیشە کە ئێژێ ئەگەڕێنەوە سەر دەستور شعاراتە دروست. ئەمە فقط بۆ خاتری ئەوەسە خەی لە ئەو کەسانەی کە زیاد ئەون بە مقتەدا سەدر زیاتر بکە. خەڵکە مقتەدا سەدر شەکەت نابێت. ئەم پرۆپاگاندا وا ئەیکەن خەڵک شەکەتە بێت و ئەڕواتۆ شەکەت نابێت. ئەوانەی وا ئەڕۆن ئەم تەزاهوراتاناکەن سازماندەهی کریاگەن، دەستوریان پێ ئەدرێ بڕۆنە ئەوێ تەزاهورات کوێر نییە، ماڵیان تەئمین نەکرێ. ساڵە 57 وەختی ئەمریکا گەرێکی بوو دەوڵەتی شا بگۆڕێ خۆمێنی بێرێ، ئەوە ئەمریکا بوو بوجەی ئەدا کرێکارانە شرکەتە نەفتمانیانەگرت. بۆ خاتری وی لەمە تێبگەن دەبێ بڕۆن کتێبێک بخوێنەوە بە ناوە وەزعیەتە کرێکاران لە بریتانیا. فردریک ئەنگەڵس نووساگێسی 160 ساڵە پێش ئەگەر هەڵە نەبم. لەوێ باسە مانگرتنەکە، باسە سنووقە
پارە کۆکردنەوە ئەکا کە کرێکاران بۆ خاترەوەی بتواننمان بگرن و بژێویان بوێت کەسێک تەئمینیانەکە ئەو سنووقە تەئمینیانەکە بەڵام کە پارەکە نەما سەرمایەدارەکان کرێکارانی ترەخەنە جێگەیان و ئەمانە دەرئەکەن و ڕسواگرێن بۆیە ئەمانە پەیان بەمانە برجەکە ئەوانەی سادر تەئمین نەکرێن سازماندهی کریابن ماندوو نابن گەرمایش ببێ بە 100 دەرەجە ماندوو نابن خەیمەیان لێدا بۆ دانیشتگن عێراق بەرەو شەڕ ئەچێت ئەم ئاگرە هەرێمیش ئەگرێتەوە مردم ئێمەش ئەگرێتەوە کاک تەحسینە بەرزنجی وە کوردی ئێژن ئەگەر خەوتێ ژێرسەرە بۆچیە ئەگەر برسیتە پێخۆرە بۆچیە کاک تەحسین بەرزنجی پێویست ناکات تۆ پیتکبێری لە زوانە تۆ من خەریکم باسە ژیانە تۆ بنەماڵا ئەەکەم وە ئینگلیسیش قسەم کردە هەمەشیات تێبگەیشتەیدا ئەگەر بەلات مهم بوایە لە مڕی خۆ نهاتووم بەرزنجە تاو جێگەی من لە دایک بووم 100 کیلۆمتر فاصلەیەسی خەریکم بە جافی قسەکەم باوەکانمان خەڵکە ئاو شاخ و داخەی شارە زورن وا ئەخواتە لای هەڵەوجە ئەوە مڵک ئەژدادی ئێمەس چۆن تۆ لە من تێناگەی من خەریکم پێی دەژم لێ قۆمیاگە وەلێت قۆمیاگە وەلێ نظامی ئێژێ کەسی دەرکاورە عێشق فاولە بەد نەگیرەت وەگەر گیرەت بەراوی خۆت نەگیرەت نظامی ئێژێ کەسێ لە کارە عشقا فاڵە خراو ناگرێ ئەگەر بیگرێ بۆ خۆی نایگرێ کاک تەحسین بەرزنجی تۆ لە مەعاشەکە ئەترسی بۆیە ئێژی ئیشاڵڵا پشیلەس ئێژێ مەلایە دەستنوێژی گرتوو سەگێ دای بەلایە سڵپەوتێ داوی بەلایە دەستنوێژەکەی شتیا لای کردو نواری پێیا تاقەتی نەبوو بڕوا دووبارە دەستنوێژ بگرێتەوە وتی ئیشاڵڵا پشیلەس کاکە گیان ئێوە گشتان ئێژن ئیشاڵڵا پشیلەس وەلێ سڵپەوتوو بن باوەڕ فەرمۆیشی بڕۆی دەستنوێژەکە بگریتەوە خوا ناخڵەتێ باوەڕ کە تۆ خۆتی لێ گەوچکەی واقعیەتە عێراق ناگۆڕێ باوەڕ کە $1000 تۆ بەردەوام نابێ باوەڕ کە ئەکەویتە ژێر تەعقیب باوەڕ کە ئێشێ هەڵبێ باوەڕ کە ئێشێ جارێکی تر ئاوارە بووی تۆ سەر سنوورەکان باوەڕ کە ئێشێ جارێکی تر ژیانە ژێرە خەیمە بکەی باوەڕ کە ئەکەویتە ناوی تەسفیەکردن و پاکتاوکردنەوە و پاکتاوتانەکەن لە ئیدارات و مؤسسات حکوومەتە هەرێمە و ئەیکەن و عێراق وا ناڕواتە بەرەو عێراق گۆمێکە دەستی تێبوون تورکیەیش تێیا نابوو دەوێ ئێرانیش تێیا نابوو دەوێ زۆر بە احتیات دەبێ بڕۆنە بەرەو عێراق ئەبێ حکوومەتی بەهێزی مەرکەزی هەبێ ئاغەیان هەرچی من ماچوون ختمە کەلامن من خەریکم ئەستدلالە پێدەم دەلایلە سیاسیم بۆ تاوردۆ کڵاپسی کردگە بزان بابگیان ئێمە دەم فرە لە کوردایەتیە دەین بەڵام گشتمان لەسەر بەرژەوەندیە بچووکەکانمان خۆ ئەەکەین بە عێراقی و ئێرانی لەبەرەوەی سەفرە بچووکەکەمان ڕاگرین من باوەڕم بەو سنوورانە نییە باخاس بزانی ئیستێش بە ئامۆزا و خاڵۆزان نیوەی هەڵەبجە خزمە منن چ لە زەردوویەکان چ لە ئێناخیەکان و تۆ باخاس بزانی ناتوانی هێرشکەیتە سەر زوانە جافیە من لەبەرەوەی لێم تێنەگەی لێت قۆمیاگە کاکە واقعیت مەگۆڕە لێت قۆمیاگە خراو لێت قۆمیاگە فەساد هەتایە بەردەوام نابێت ئاخری زۆردارێ بەسەر زۆردارەکانی تر و زۆر پەیاکە ئاخری یەکێکیان لێ تایی نەبێ
ولێیان تاین بووکە تەواو یا ئەبێ مقتەدا سەدر حەزفکەن یا ئەبێ نووری مالکی حەزفکەن تەواو دوو نەفەر لە یەکتری قوت بووبنەسەوە دوویان دەسەڵاتیان گەرەکە هێزە چەکداریان هەز پووریان هەز مقتەدا سەدر بەرەی مردمیشی هێز نووری مالکی نێسی ئەوانەی نووری مالکی مزاهرە ئەکەن گەشتیان باڵە مسلحەکانە کە تاعیبە ئەساعیبە ئەهلە حەق و حەشتە شەعبی و گروپگەر و کتلەگەرە جۆرا و جوور و سپاه بەدر و ئەمانەنە خەڵک نیەن کاکە گیان خەڵکە برسی و پێپەتی خۆی بە تەنهایی ناتوانێ هیچ بکە بەڵام ئەگەر دەسەڵاتێ لە پشتیان ناوێت هانیان بات پوڵ و ئەسڵحەیان پێبا هیچ لافاوێ بەریان ناگرێت ها بابزانی خەڵکی برسی و هەژار خۆی ڕاناپەڕێت بەڵام ئەگەر دەسێکی تر لە پشت و پوڵی پێبا چەک و ئەسڵحەی پێبا سازماندهی بکات هیچ هێزێ بەرگری ناکە لە بەرامبەریە بڕۆ دیمەنەکانە شەڕە سەدر تەماشاکەتەکە ئەمریکایەکانە بڕۆ تەماشایکە گەنجی واتیا نەعلی لە پێیە تیشێرتێکی ئاوای وا لەبەرە بە تیربارە بیکەیسی لە بەرامبەرە تانکە ئابرامز ئەمریکایی ویسیاگە بە تیربارە بیکەیسی لە بەرامبەرە تانکە ئابرامز ئەمریکایی ویسیاگە تۆ بەچی بەراو هێزاگری بەچی ئەخە تۆزێ خوێندنەوەکانتان واقعیکەن و بۆیە ئێمەیژین ئەبێ ئەرتەشە کوردان دروست کرێت ئەم تەڕاتێنەی و ئەم حیزبیانە ئەیکەن کاکە گیان کابرا خەریکە $1,000,000 لە سلێمانی و هەولێر پوڵ دەتێرێ نەیگەرەکە خەونەکەی بشێوێت خۆی بەخۆی ئێژێ ئینشاڵڵا پشیلەس ناو درۆکن و قسەس و دەیستە حادی ئامری هاتبووە هەرێم کوا بەرنامەکەی بێرن بابی بینین بێرنی بەرنامەکەی بێرن بابی بینین کاکە ئەمە کلکە ڕێوی و دەمە خەڵکی هاوردنە ئەو خەڵکە با فکری و حاڵە خۆی بکات ئێوە ئەگەر حکوومەت بوایەنە ترسەکانتان 1,000,000 جار گەورەترە کرد چۆنە لەگرا هەموو شتێ ئارامە ئێوە کامە حکوومەتتان لە دنیا دیگە ترسەکان لە خەڵکەکەی ئەشارێتەوە کامە حکوومەتتان دیگە تۆ چۆن ترسێکی چکۆلە دەیان بەرابەر گەورە ناکەی تورکیە ئێژێ تەرۆریزم هەوەگەرکە بماخوا پەلاماری عەفرینەدا ئێران ئێژێ ئەگەر نەڕووین لە دەمەشق شەڕ بکەین شەڕە داعاشە بێ لە ماڵەکانی خۆمان بکەین خەڵکە کوردەوار ئەوەی لە ئەولەویەتە کوردایە دروستکردنە ئەرتەشە کوردانە ئەرتەشە کوردان بە معنای هێزە چەکداری بە تەنهانیە دەبێ ورد و درسی ئەم خەڵکە خۆی بەشێ بەم ئەرتەشە بزانێت ئەوەی ئەتوانێت تەشیە بڕێسێ ئەوەی ئەتوانێت جاکەتێ دروستکە ئەوەی ئەتوانێت ژەمێ خواردن بکا بە کومپوت ئەوەی ئەتوانێت میوەیە وشک و مشتێ تو وشکاتەوە ئەوەی ئەتوانێت یەک دانە فیشک بێنێت تەنەکەشیەوە ئەتوانێت خومپارە دروستکات ئەتوانێت چەک تەعمیر کات تەمامە ئەمانە ئەرتەشن هەر جفتە چاوێک دووربین و چاوی ئەرتەشە کوردانە لە مناڵە چکۆلە تا پیاوە گەورە ئەرتەش تاقمە چەکدار نییە بە تەنها ئەرتەش ئۆرگانێکی مردمێک کە بە تەمامە معناکە گەرەکی خۆی بپارێزێت گەرەکێ لە خۆی ئیرادە نیشان بە گەرەکێ لە بەرامبەرم گشتە ترس و دڕڕاوکێ بوێسێت ئەوانەی حکوومەتە هەرێم ئەگەر ڕوبەڕووتان ئەون و یەک سوعالیان لێکن زمانەتمانەوەیە دەستورە فەدراڵیە عێراق چییە زمانەتەکەی چییە وا من ئیستە پێتانم وت ئەگەر بڕۆین بۆ ئینتخاباتیش مقتەدا سەدر 200 کورسی شوێنێت تۆ ئێشێ لە خۆت سوعالکەی زمانەتە قبولکردنە ئەمە لەلایەنە نووری مالکی چییە جارێکی تر نەوەیە ساختە بوو جارێکی تر نەڵێ
تەزویری تیا بوو. کاکە گیان ئەمەی وا ئەڕواتە بەرەو لەسەر ئەم فەسادە بەردەوام نابێت. تەواو بوو. هەر کەسێ ئیدعاکا بەردەوامە بێت دا بەرنامەکەی ڕووکات، دا ڕوویکە، با بزانین لەسەر چه بەرنامەیەمانە ڕێکەون. ڕوویکە مزانم تاکەی ئەمانەی کە من بە ئێوە وتم حکوومەتە هەرێم بە ئێوەی وتبوو کە ئەم دەستوری عێراق هەر فدراڵیش نییە، هەر نییە. ئەوەی کە تا ئێستامانەی هێشتەوە ئەم لاوازیە بوو وا لە بەغا بوو تا ئەمانە سەدا هەفتەی بووجە بگرن بیخەنە گیرفانیان بتوانن بەکارە بازرگانی و مافیایی و دزی پارەیە کۆبکەنەوە. خۆشیان لە ڕۆژی ئەوڵ ئەمیان نازانی بۆیە خەڵکێکی بتەویان دروست نەکرد، بۆیە 200-300 دانە سرودیان دروست نەکرد، بۆیە ئینسانی ئینقلابیان دروست نەکرد تا ئیمڕۆ بە چەقانەیەک 3 ملیۆن نەفەر بێنە سەر شەقامەکان. نییە کاکە تۆ پێت وایە بە پارە خەڵک دروستەکەی، بە مشەخۆر خەڵک دروستەکەی. ئافەتە پارە کەوتە ناوە هەر مەردمێک کاولیەکە. پس بە ئەخبارات گوێ مەدەن، من کۆی ئەەکەمەوە. عێراق ترازیابە و دەبێ حەل بێت ئیستا یا 5 ساڵی تر و حەل یەکەن. هەر هێزێکی دەرەکی دەسی تێبوات ئاگرەکەی ماڵە خۆی شێگرێتەوە. دەوڵەتە ئێران ئەم هەڵە گەورە کوشندە بکات نابوو دەبێت. مقتەدا سەدر تەهدیدێکی گەورەت لەسەر عەلیە خامنەی و تەشەیوعی ئێرانی. یەک خەون و ڕۆیاوی سوڵتان شیعەبوونیان لێسێنێتەوە. 2 ستون تەشەیوعی ئێرانیان لێشکێنێت. دەخاڵەتی تیا بکەن، دەخاڵەتە سەختی تیا بکەن، خۆیان لە تارە نەفەوتێن. وەزعەکە لە سەروبەندی 1970دایە. ئێمە ئێستا ئەتوانین سەرزەمینە کوردەوار لەمانە پاککەینەوە. گشتیان تووشە قەیرانن. عەلیە خامنەئی بمرێت لە عێراق خراوتری پێتی جێنشینیە بێت. ئێمە دەقیقەن لەو سەروبەندایین ئەتوانین هەم دەوڵەتە عێراقی لەبین بووین هەم دەوڵەتە ئێرانی. ئەگەر ژیروین، ئەگەر دەست لە عینادی هەڵگرین، ئەگەر یەک بار لە مێژووە باوەڕمان بە خۆمان بوێت و لە ژێرە فشارە پڕۆپاگاندا بینە دەرەوە. خۆتان بە ڕۆڵەی قارەمان نیشان مەدەن و حەسرەت مەخۆن 1990 نەبوون، لە سیڤران نەبوون تا ئەو خائینانە بکوژن. ئێستا هەمان کاتە. وەلێ ئێستا تۆ بەرژەوەندیە حیزبیت، $1000 مەعاشەکەت وا بەردەوام نابێت، وای پێت کردگە خائینترین ئینسانە لێ دەربێ بەرامبەر بە خۆت و خانەوادەت، نە بەرامبەر بە من، بەرامبەر بە نەفس خۆت و بەرامبەر بە مناڵەکانە و بەرامبەر بە ژنەکەت. ئەم فەسادە تەواو بوو و تەنها یەک ڕێگە حەلی هەست. مشتێکی پۆڵایین ما بەقێ بواتە دواوە. ئەم حرەکەتانەی کە تەیارە سەدری ئەیکا بەرەو گەورەکردنە خۆی و عێراقیکردنە خۆی ئەڕوات. شلیەکە سفتیەکە شلیەکە سفتیەکە شلیەکە سفتیەکە تا مەسئلەی فەساد بگەێنێتە ئەو جەخۆی زیاترین خەڵک بێرێتە پشتە خۆی. تۆ وەختی دەعمە خەڵکە لە پشتاوە ما بەقێ بەڕاحەتی توانی کۆبکەیتەوە. ئەگەر تا ئێستا تێگەیشتین گۆڵن نەمایش و شانۆگەری ئەمانە ناخۆین. ئەم چاوپێکەوتنانە ماڵە قوێخاڕووین تەواو بوو، توولێ نایەرێ، تەواو بوو، بە حیچ وێ ناگات.
جارێکی تر گەرەکیانە من نازانم چی ترێشێ بدەن ئیستا ئێوە گەرگەرەکتان بێ لەگەڵ یەکتریا بسازین چی تر ماگە بیدەن شتێکی تر ماگە بیدەن تا تەنازولکەن بۆ یەکتری چی ترەدەن نخست وەزیری ئەدەن بە مقتەدا سەدر ڕیاسەت جمهوری ئەدەن بە کێ خۆب تاکەی چه اتفاقێک گەفێ نوری مالکی چۆن حازرە بێ ئەم نخست وەزیریە بات ئەزانی داستانەکە چی پیاتکە سەرەتا مقتەدا سەدر یەکەم قدرت بوو لە پارلەمانە ئەیتوانی بێت ئێعتلاف کات سەرۆک وەزیران دروستکە چێویان خستە لای چەرخی نەیتوانی ڕئیس جمهور هەڵبژێرن و ڕئیس جمهورەکان فاسد کرد ئەمانە هاتن کشانەوە ئێستا تار و تەنسیقی گەرەکی بوو نخست وەزیر دابنێت ئێستا بازیەکە هەڵگەڕیا بەسەوە ئەمانیش مندعی نخست وەزیریان هەست و دەوڵەتە قانونی گەرەکیانە دابنێت دەی ئەمانە چۆن ئەوەیتە دواوە ئەیکەیتە هاوسەرۆکیەکەی پاڤڵ و لاور دوو نخست وەزیری بۆدانی چۆن حالیەکە یادێ یا ئێوە هیچ کامتان پیاگ نییەن و گشتان دەڵێت زن یا بە لە خەرێشی پیاەکی تیاوێ نەڕواتە دواوە هەست بە زۆر خۆی بکات کێ مالکی یا مقتەدا سەدر پس ئەم کڵاپسە کە کریاگە لە عێراقا بە هیچ جۆری حەل ناوێت حل قانونی نییە حل لە دەستوری نییە و مؤسسات کار ناکە تەواو ئەمە فەرامۆشکە ئیستەوێتەوە قوێخامەنشی دانیشن لەگەڵ یەکتریا بسازێن کاکە چی ئەدەن بە یەکتری چی گەرەکتانە بن بە مقتەدا سەدر تا مقتەدا سەدر ڕازی بێت و ئەم شەڕە نەکات ئەیترسێنن لە ئێران و هێزی بۆ تێرن دانە چەکداری لێکی ڕەکەنەوە دێویکەن بیکەن بەچی ئەیمەنە دواوە ئەی چی ئەدەن بە نوری مالکی پێ ئێژن تازە بڕۆ ئێژن باشە نوری مالکی نایێت یعنی نوری مالکی تەواو یعنی حادی عامری و قەیسە خەزعەلی و ئەمانەی و ئەم حەیدەر العیبادی و ئەم فاسدانەی وا لەم دەسەڵاتە بووبن بەڕاحەتی لەم دەسەڵاتە و لە عێراق دەسەڵەگرن کاکە 2003 ئەمانە کەس نەیانی ئەناسی مشتێ سپێوینی دەروەدەرون کەس نەیانەیاناسی حکوومەتە عێراقیان ڕۆخاند ئەمریکا هات ئەمانەی بە پوڵ کردە پیاک بە تەلەڤیزیۆن و بە پوڵکردنیە پیاک دە ئیستا ئەمانە جێگە خاڵیەکەن بۆ کێ لەگرا ڕەهبەریەتێکی مردمی و هێزێکی مردمی دەتوانێت تا بەخا بڕوا لەگرا لە بەرامبەرە ئەمانە بەس ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ و بەس ئەرتەشە کوردان ئەتوانێت ئاخێز بە معنای مەتن ئەرتەش بە معنای هێزە مادی مردم ئەتوانێت لە بەرامبەریانە بێسێت دەرنەتیجە ئێمە دەبێ هەنگاوەکانمان چەقتر بکەین مەیدانی تر بکەین بەرەو ڕێخستنە خۆمان بڕۆین و بەرەو ئامادەبوونە خۆمان بڕۆین عێراق لە لەحزەدایە بقڕیشێتەوە سەر و ماڵە گشتمان تێاچێ با بزانن با بزانن ئەوانەی دەستیان لە کەیکە پوڵەکە بووگە دەرەچن و ئەڕۆن دەرئەچن و ئەڕۆن وەکو عەبدوڕەشید دووستۆم وا ئێستەوا لە تورکیە پاڵی داگەسۆ لە کاخێکا دانیشتکە ژێنەڕاڵ عەبدوڕەشید دووستۆم جەنگ سالارە ئەفغانی وا فیشەکێکی لە بەرامبەر تاڵیبانە نەتەقا ئیستا ئێژێ وەڵا ئەشرەف غەنی و ئەمریکا سازان لەگەڵ تاڵیبانە ئێمە نەمانگەرەکە لەگەڵ تاڵیبان شەڕەکەینی ئیتر نەمانتوانی بە شەڕ لە ناوی بووین بەڵام تاڵیبانیش ناتوانێ ئێمە لە ناو بووە ئەمانە گشتیان دەرەچن ئێمە ئەمێنین و شکستێک وا گشتمان نابوو دەکا گشتمان نابوو دەکا قسەی ئاخر کاکە گیان
لە بریتانیا ئێژەی کەسێک تا 2 جار هەڵ نەشکیا بێ نابێ بە میلیۆنێر. ئەزانن یان نشین. ئەزانن کابرا چۆن هەڵەشکێت. کابرا بیزینەسێکی هەست، کەسابەتێکی هەست. 4-5 نەفەر بە دەوری و نانەخوا هێزێ دەسەڵاتی بەخۆیە بینێ. دەسەڵاتەکە تووشە قەیرانە بێ. کابرا خوێندنەوەیەکی واقعبەرایانە ناکا. بڵێ ئەگەر میلیۆنی دۆلارم بەدەسەوە بوو ئیستا سەرمایەکەم بووە بە 200,000 با زوو خۆم دەرکێشم 2 ساڵەکەم بەدەسەوە بمێنێت. ئەو هەر بە قەبارەی 1 میلیۆن دۆلارەکە بیرەکاتەوە. لەبەرەوەی هەموو شتێک خۆی کاتە کڕ لە بەرامبەریە. حتا ئاخرین دۆلاری لەدەسەدا تا ئەدا بە کەف عەرزەکە. ئەو وەختە دەسی لێ هەڵەگرێ. ئەو وەختە هەڵشکیاکە. قەرزی بۆ ئەکا خۆی بۆ هەڕاجەکان لەبەرەوەی لە شەوکەتەکە نەکەوێ. بەڵام ئەگەر یەکەم جار قبوڵی بکردایە هەڵشکاوە. قبوڵی بکردایە بەشێ لە سەرمایەکەی ڕزگار کا ئەیتوانی بڕوا لە جێگەیەکی تر بە هێدی دەست پێ بکاتەوە. بەڵام خۆی بەرنادە حتا ئایا لە عەرزەکە. بۆی هەستانەوە زۆر سەختە. ئەمانەی ئەمڕۆ خەریکن مەعاشەکردن و بندیوارانەکردن و پێشمەرگەن. ئەمانەی ئەمڕۆ دیوا و عەقیدن. بە تەنیا ئەمێنینەوە. فاڵە خراو مەگرن. خۆتان کوێر و کەڕ مەکەن. وانییە. تحلیل واقعی لە ژیانتان کەن. ئەوانە تەنها حەز بە کاسبیەکە ئینسان لە کاسبیە خراپترین سەناریۆ تەماشاکات. باشترین سەناریۆ تەماشا ناکات. بەچی ئەم مەردمی ئێمە وا بێخیاڵن؟ بۆ بێخیاڵن؟ تۆ شەڕەکەوا لە بەغا ئاگار لێ نییە. بەڵام شەڕە ئوکراین و شەڕە ڕووسیە پەیجە گشتانی تەقاند بوو. ئەوە چۆن لە شەڕ بەغا بۆ ئێوە مهم نییە لە کاتێکا ژیانە ئێوە بە بەغا بەسیابە. چۆنە بۆتان مهم نییە؟ کێگە لە کێسی تۆ بۆت مهم نەبێ لە غەفڵەتێکا بەجێ و بێڵە و دەرچێ؟ ڕاستیەکەتان پێ نایژن لەبەرەوەی هەر لە ئیستە ئێوە نەژڵەژین، پەلاماریان نەدەن تا بتوانن تا دەقیقەی ئاخر ئێوە ڕاکن و دەقیقەی ئاخر دەرچن. و ئێوە بمێنێن و مەئاسات، ئێوە بمێنێنەوە کارەسات، ئێوە بمێنێنەوە پاکتاوەکردن، ئێوە بمێنێنەوە لە بین چوون. ئێژێ گولە لە خۆم بتەرازێ با لە برام وەسە داوێتی لە ڕشکەی کا. بۆ ئەوان مهم نییە خۆیان و بنە ماڵە و کەس و کاریان جەمەکەن ئەڕۆن. تۆ ئەمێنیت. کاکە ڕێفراندۆمەکە کەنە دەرسە عیبرەت بۆتان لە بیرتانە ئیدەیە بەدبەخت هاتن جنسیە عێراقیەکەیان دڕی دێ کواچیان لات سەڕیان کرد و هەر باسیشیان نەکرد و هەمووی ئەنتەریات بوو، هەمووی شانۆگەری بوو. ئێوە سەدان شانەی واتانە لە ژیانتانە دیگە. مەخەڵەتێن بەم نەمایشە کۆ ئەبینەوە و دائەنیشین و کۆ ئەبینەوە. تووشم مەرگە سیاسی بووم تەواو. حکوومەتە هەرێم تووشم مەرگە سیاسی بووگە. تا نەمانیان داگە بەدەسەوە تا وەکو ئەیلولیان پێمان نەکردگە ئەسلحەکان بدەینەوە دەوڵەتە ئێرانی لێمان بسینێتەوە بە 500 من. تاوایان پێمان نەکردگە. ئەم جارە دەبێ نیشانی بدەین ئێمەش ئینسانین. دەبێ نیشانی بدەین ئێمەش خاوەن ئیرادەین، خاوەن مەسئولیەتین، خۆمان وە بەشەر ئەزانین. نۆکەر و شانپانەوەکەرەیە ژێرە تەعدای کەس نییەین. دەبێ خۆمان لە سەغارەتە عەقڵ دەربێرین. کاکە تەحلیلە دروست بکەن. مەبنە چەپەکانە ئەڵمان لە کاتە فاشیستا تەحلیلە غەڵەتیان کرد. مەبن بە ئینتەرناسیۆنالە سێ تەحلیلە غەڵەتیان لە فاشیزم کرد. تەحلیلە غەڵەت نەتیجەی غەڵەت ئەدا پێتان.
تحلیلە غەڵەت باعثەوێت تۆ ئامادەگیت نەکرد بێت. کەم خۆتان بەخەڵەتێنن. دروستترین هەنگاو دەراوێشتنە هێزێکی گشتیە لە خەڵک، من تۆ هەمومان پێکەوە. هێزە خۆتان نەبێت، دەسەڵاتە خۆتان نەبێت، بڕیارە سەروەریە خۆتان نەبێت. دەست لە منافقی هەڵگرن، با ئەوەنە بەڕیشی یەکتری پێ نەکەنین. ئەمە منافقی ئێمەیکەین. یاک لە دوایە کارەساتمان بەسەراتی خۆمان مقەسرین، لەبەرەوەی ناومان پڕە لە فیتنە لە درۆزن. کابرا بۆ پاراستنە $1000 خۆی حازرە هەموو وجودە ئێمە حەراج کات و هەڕاجیەکە. جێگەی کابێ بتوانین بەرەنگاری بکەین لە خۆمان و ئەبێ بتوانین لەم ئیمکاناتەی لە بەردەستمانەکە کە ئێستا هەشتاکان نییە تەلەڤیزیۆن بەس لە دەسە ئەوانە بێت. ئێستا سۆشیال میدیا ئەتوانێت یارمەتیدەری ئێمە بێ لەبەرەوەی ئینحیساری شکاندووە. ئەم قسانە بەزارە خۆتانە بینووسن، دەست بەدەستیکەن، لە خۆتان هێز دروستکەن. لایەوە خۆش.